دەستەیەک لە سوێنراوان کە کاریان پێڕاگەیشتن بە ڕەوتی یاسایی لێکۆڵینەوە و دادگایکردنە لە واشنگتن بە فەرمی توانێت خستە سەر 19 کەس لە نێویاندا 15 لە کاربەدەستانی ئاسایشی تورکیا لە پەیوەندی بە تێکهەڵچوون و پێکدادانێک کە لە ماوەی سەردانی سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان لە مانگی مای لە واشنگتن ڕوویدا. ئەو تاوان خستنە سەرە کە سێشەمە ڕاگەیەندرا تاوانی خستە سەر ئەو کاربەدەستانەی ئاسایش ئەوانەی هێریشان کردە سەر خۆپێشاندانێکی ئارام کە لە دەرەوەی بینایی نیشتەجێی باڵوێزی ئەمریکا لە واشنگتن بڕێوەچوو. هەر 19 لەو کەسانە تاوانیان خرایە سەر کە لە ڕێگای توندوتیژی خەریکی ئەنجامدانی بوونە، واتە تاوانێک دەکرێت تا 15 ساڵ بند بکرێن. چەندین کەسیش تاوانیان لەسەرە کە بە چەکی مەرکێنەر هێرشیان ئەنجامدا. 16 لەو کەسانە هەر پێشتر لە مانگی 6 تاوانیان خرایە سەر، بەڵام بڕیاری ڕۆژی سێشەممە 3 کەسی تریشی پێیان زیاد کرد کە هەمویان لە کاربەدەستانی ئاسایشی تورکیان. ئەو ڕووداوە کە دوای چاوپێکەوتنی ئەردۆغان لەگەڵ سەرۆک ترامپ لە کۆشکی سپی ڕوویدا، پێشتر گرژی پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئەنکارای زیاتر کرد. چۆنێتی ئەو ڕووداوە کە لەلایەن بەشی تورکی دەنجی ئەمریکاوە تۆمارکراوە، ئەو پیاوانەکەوێ دەچێت پاسەوانانی ئاسایشی تورکیا و لە پشتیوانانی ئەردۆغان بن، هێرش دەکەنە سەر گروپێکی بچووکی خۆپێشاندەران و لێیان دەدەن. پیاوەکان لە بەرجی ڕەش هەروەها کەسانی تر بە شەق لە خانمێک دەدەن کە لە پیادەڕۆی شەقام کەوتووە. پاسەوانێکی تر پەلاماری ژنێک دەدا و دەیخاتە سەر ئەرز کە یەکێک لەو خانمانە بەرپرسی سندوقی یارمەتیکردن بە ئێزدەکانە. هەروەها هێرش دەکرێتە سەر سەید ڕەزا کە چالاکێکی کووردە و بڵینگۆیەکی پێیە و بە شەق لە دموچاوی دەدرێت. پۆلیسی واشنگتن ئەو پەڕی هەوڵی خۆی دەدات پارێزگاری لەو خۆپێشاندەرانە بکات کە وێ ناچێت ئەوان هێرشیان دەست پێکرد بێت و پۆلیس دەستور بە پشتیوانانی ئەردۆغان دەدات کە دەست هەڵبگرن و پاشەکشە بکەن. چەندین گومان لێکرا و گوێنادنە دەستوری پۆلیس و هەروە خۆپێشاندەران وەبەر شەق دەدەن. باڵوێزی تورکیا ئیدعای کرد کە پاسەوانانی ئەردۆغان بەرگری لە خۆیان کردووە، بەڵام هیچ بەڵگەیەکیان بۆ ئەو ئیدعانە نیشان نەدا. لەوەش زیاتر دیپلۆماتەکانی تورکیا ئیدعایان کرد کە خۆپێشاندەرەکان سەر بە پارتی کرێکارانی کوردستان بوون. لەو پێکدادانەدا 9 کەس بریندار بوون.